لەگەڵ هەڵهاتنی ڕۆژێکی نوێدا سوپای وڵات دەسەڵاتی گرتە دەست. بەرەبەیانی 1 شوبات سوپای میانمار بە سەرکردایەتی مین ئۆنگ هیلانگ کودەتای سەربازی بەسەر حکومەتی ئەو وڵاتەدا کرد و باری لە ناکاو و دەست بە سەراگرتنی دەسەڵاتیان بۆ ماوەی ساڵێک ڕاگەیاند. لە دوای کودەتاکەش سوپا ئۆنگ سان سوچی سەرۆکی پارتی بزوتنەوەی نیشتیمانی دەسەڵاتدار و سەرجەم بەرپرسانی ئەو پارتی دەستگیر کرد بە بیانووی ئەوەی پارتی دەسەڵاتدار ساختەکاری لە دوایین هەڵبژاردننی پەرلەمانیدا کردووە. ئۆنگ سان سوچی کە لە ماڵەکەی خۆیدا دەست بەسەر کراوە لە نامەیەکیدا ڕایگەیاند ئەو کارە سەربازیە وڵاتەکەی بۆ دیکتاتۆریەت گەڕاندوێتەوە. داواشی لەلایەنگرانی کرد ئەو کودەتایە قبوڵ نەکەن و خۆپشاندان بکەن لە دژی. دواتریش لە شاری نایپیداوی پایتەختی میانمار هێزێکی زۆری سەربازی ئۆتۆمبیلی سەربازی لە شەقامەکاندا بڵاو کرانەوە. لەسەر ئاستی نێودەوڵەتیش کودەتاکە کاردانەوەی جیهانی بە دوای خۆی داهێنا و ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و بەشێکی زۆری سەرکردەی وڵاتانی جیهان دژی کودەتاکە هاتنە دەنگ و ڕایانگەیاند ئەو کارە نایاساییە و سەرکۆنەی دەست بە سەرکردنی سەرکردەکان دەکەن. ئۆنگ سان سوچی تەمەن 75 ساڵ سەرکردەی پێشی ئۆپۆزیسیۆن لە دوای هەڵبژاردننی پارتەکەی لە کۆی 476 کورسی پەرلەمان 396 کورسی بەدەست هێنا. بەڵام بەپێی دەستوری وڵاتەکە کە بە دەستورێکی سەربازی دادەنرێت لە 125 کورسیەکانی پەرلەمان بۆ فەرماندە سەربازیەکانە. وڵاتی میانمار کە بە بۆرماش ناسراوە تا ساڵی 2011 لەلایەن هێزی چەکداریەوە بەڕێوە دەبرا. دواتر ئۆنگ سان سوچی چاکسازی دیموکراسی ڕاگەیاند و کۆتایی بە دەسەڵاتی سەربازی هێنا. بەڵام ئەم کودەتایە جارێکی دیکە دەسەڵات و هەژمونی سەربازی گەڕاندەوە وڵاتەکە. ئۆنگ سان سوچی نزیکەی 15 ساڵ دەست بەسەر بوو لە نێوان ساڵانی 1989 بۆ 2010 لەسەر ئاسی نێودەوڵەتیش وەک سیمبولی ئاشتی ناسراوە و لە ساڵی 1991 خەڵاتی نۆبڵی بۆ ئاشتی پێدراوە.